بەڕێز لیوا حەسەن نووری بەڕێوەبەری پێشووی ئاسایشی پارێزگای سلێمانی با فەرموون. بە ناوی ئەنجومەنی کۆمیتەی 25 ڕێخستنی ئاسایش بەگەرمی بە خێراتتانەکەین بۆ مەراسیمی ڕێزدێنان لەلایەن کۆمیتەکەمانەوە کە بارچی خۆمانی دەزانین ڕۆڵی کاریگەر و بازموونی ئێوە بەرز بنرخێنین. هەواڵان هەرچەندە ئێستایەوە لە ناوماندانین بەڵام هەڵگیز ڕۆڵی جوامێرانەی ئێوەمانان لەبیر ناکەین و دێژە پێدەری ڕێگاکەتان نەبین چونکە ئێوە نمونەی پارێزگاری و ئەمنیەتی خەڵک و کوردستانتان فێرکردین. هەواڵان بۆی ئەمڕۆمان کردە فرسەتێک بۆ بەڕێوەبەرچوونی ئەم ڕێزدێنانە چونکە ئەو هەواڵانەی لێرە ئامادەن کۆمەڵێک پیاوی تێکۆشەر و قارەمانی ڕۆژسەختەکانی شۆرش و کوردایەتین. ئەم هەواڵانە بوون زوڵم و زۆری بەحسیان قبوڵ نەکرد و چەکی شەرەف و کوردایەتیان کردە شانیان و لە ڕیزەکانی شۆرشی نوێی گەلەکەمان بەڕابەتی چێتی نیشتیمانی کوردستان. هەر ئەم هەواڵانە بوون لەگەڵ دروستبوونی حکوومەتی کوردستان ساڵی 1992 ڕویان کردە هەسیاترین دەستگای پارێزەری ئاسایشی نەتەوەی کورد و پێشمەرگە ئاسا شەویان قسە سەر ڕۆژ بۆ پاراستنی ئاسایشی و ئارامی کوردستان و سەر و ماڵی هاوڵاتیان و شارە حەیاتەکە.